هاوڵاتیانی خۆشەویست، خوێندکارانی ئازیز، دایکان و باوکانی بەڕێز، سڵاوی زانست. یەک لە ڕوانگەی بەرپرسیارەتی مێژوویی و خەمخۆری بۆ ئایندەی کوردستان، هەروەها بە لە بەرچاوگرتنی دۆخی دارایی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بەردەوام دەبین لە بایکۆتکردنی دەوام و هۆڵەکانی خوێندن تا ئەو کاتەی دڵنیا دەبینەوە لە دەستەبەرکردنی کەشێکی گونجاو بۆ خوێندن کە تیایدا لانی کەمی تواناداراییەکان و پێداویستیە فێرکاریەکان فراهەم بوو بن. بۆ ئەو مەبەستەش لەگەڵ سێپێک هاتە سەرەکیەکەی زانکۆدا لە ڕاوێژ و گفتوگۆدا دەبین. دوو بەهۆی ئەو تاڵانکاریە بەرفراوانەی لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا ئەنجام دراوە، هەموو دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا لە ئامانجەکانیان داماڵراون، نەک تەنها دامەزراوەکانی خوێندن بە پەروەردە و خوێندنی باڵاوە، بەڵکو کۆی گشتی ئەو دەستگایانە پێویستیان بە داخستن و سەر لە نوێ بنیادنانەوە هەیە. بۆیە لەگەڵ چین و توێژەکانی تردا هەوڵ دەدەین لە هەماهەنگی دابین بۆ داڕشتنی نەخشە ڕێگایەک کە سەرەتایەک بێت بۆ چارەسەرکردنی قەیرانە هەمەجۆرەکانی هەرێمی کوردستان. بە پێچەوانەشەوە سەرجەم دەرەنجامە نەرێنیەکانی ئەمبار و دۆخە دەخەینە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکان. سەربەرز و سەرفراز بن ئەنجومەن و ستافی ناڕازی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی 26 دەی 2023. ئێستا ئەگەڵێت و زانکۆی سلێمانی زاتان باسای کاریگەریتان بایەوە لەوبارەی ئەوڵەتان چیە؟ من وەکو خۆم لە هیچ سزایەکی کاریگەری ناترسم، دڵنیام هاوکار و هاوپیشەکانیشم و مامۆستایانی ناڕازیش هەمان هەست و بۆچوونیان هەیە.